باشە دکتۆر بەڕێستان ئەزمموی زیاتر لە 30 ساڵوانە گوتنەوەتان هەیە لە زانکۆکان باشە دەمێ بزانم بەرهەمی بەردەستی بەڕێستان چییە؟ والله تۆ خۆ دەزانی ئێمە من لە هەشتاونەوە کە ماستەرم تەواو کرد لە زانکۆی سەڵاحەدین هەولێر مامۆستا بووم لە کۆلێجی پەروەردە. ئەکید هەزاران خوێندکار ئێمە ساڵانە دەرسمان بە سەدان و تا ئێستا چەند هەزار خوێندکارێک دەچووە. طبعا ئەمانە ئێستا لە پسپۆڕی دەرونیە، ئێستا من زۆر خوێندکاری خۆم هەیە لە ئێمە باشترە. ئەو ئەگەر ئێمە ئەو دەرسانەمان پێ نەوتاوە نەیەتوانی لەو بوارە ئیش کات و کە ئێستا خزمەتی خێزانەکە تەلەبەکە کۆمەلگاکە لە وەزارەتە پەیوەندیدارەکان تاین بووە کەواتە ئەمە بەرهەمەکەی ئەوەی ئێمە کۆمەڵێک مامۆستامان پەروەردە کردووە، کۆمەڵێک کارمەندمان پەروەردە کردووە، لەگەڵ ئەوەشە ئێمە کۆمەڵێک خوێندکاری ماستەر و دکتۆرامان هەیە سەرپەرشتی نامەکانیمان کردووە. یعنی ئەگەر ئێمە نەبووینە نەیتوانین ماستەرەکە بۆ ئاسانی تەواوکە بەو شێوە زانستیە دکتۆراکەی تەواو بکە. لەگەڵ ئەوەشە هەر ئەو عیلمەی هەمان بۆ کە وەرمانگرتووە نزیکەی تەقریباً 25 کتێبم نووسیوە، زۆر بەشی منهەجی جامیعەیە، یعنی خوێندرێت. ئەزەم کە ئێستا 3 کتێبی تر ئامادەیە بۆ چاپ. تەمان ئەوە سەرچاوێکی باشە، هەرچی خوێندکار هەیە زۆربەیان کەیان بینم ئەڵێ یەکێک لەو سوودانی کە ئێمە بینیوانە چونکە تۆ دەستە پێ نەوتوین، بەڵام هەموو کتێبەکانی تۆمە ڕاپۆرت و نووسین و بۆ تاقیکردنەوە بۆچی هەمی سوودمان لێ وەرگرتووە. طبعا ئینسانیش چییە؟ یعنی خۆی گەورە کە بەشەری دروست کردووە بۆ دووشتە، یەک بیپەرستێت، دووەمیش زەمین ئاوەدان کاتەوە. تۆ ئەم زەمینە ئەم ئەرزە ئێستا و ئەدیسۆنە ئەم دنیای بۆ ڕوو ناکردنی تۆ کارێکی خراپی کردووە، طبعا نەخێر. مثلا ئەگەر ئەو عینەکەی لە چاوی تۆ ئەمەیە، من ئەگەر ئەمە نەبووە زانە ئێستا تۆ جەنابی لێڵی دەم و چاو لێڵ ناوبینم، بەڕاستی ناو ناسمەوانێ ئەمە لە ئێمە لەبێ سوپاسی و کەسە بکەم، سوپاسی خوا بکەم، یەکەم سوپاسی و کەسە بکەم کە خوای گەورە و عیلمی یاوەتی ئەم عەدەسەی دروست کردووە. هەجی ئەگەر ئەمە نەبووە تا ئێستا من 10 ساڵ پێش نەمەتوانی سیاری لێ بخڕم تۆ کتێبێ بخوێنوانێ. طبعا من نعمت خواه بنجان دوزی و توانیه اگر وانه بابا دکس منو تو بگیره هم به گاز دارمان در بیان هوا هاتو هوا بلا می ساگا شدین و زای خطو سکی حالا در عملیات ویتو اما همین نعمت اما بوی او کسانه برهمه ای زانس یه شکل من بوی دائما بخون کارکان علم بیمن التویشی بین اسنامین بی هویین بی کسین بی آلاین کاک بخوان خلیش خوان نکتامن تنیا خوان فريايا معك ايش فريايا ما ناكل باشا ترك كبدرونا ما كوجي وامريكا وامريكا وايران بصاروا معنا لما نوي التكنولوجيا كيف يشكوتوا مني معنا بس علم فريا معنا علم وزانستك هلا بلوش اخواي جوديه كم ايتي قران كبو بيغمرنا دول خالص اقرا حديثي بيغمر اطلب العلم من المهدي الى اللحد داوي يعني قال له شلون كاتل سلامك يا تاوك بردي الحد امرين